طبعا پرۆژەکە 11 ساڵە ئەنجام درراوە ئەو 1-2 ساڵە بەهۆی بارانبارینی زۆر و دروستبوونی لافاوانە مەترسیەکە زیادی کردووە ئەگەر نامەترسیەکەوانە بوو لە ساڵی 2009 زیاتر هەسی پێکرا ئێمەش ئەو کات دەرخستەیەکمان دروست کرد بۆ ئەم پرۆژێ دەرخستەیەکی نزیکی ملیار و نیو بوو کە تەواوکاری مەجاری بۆکس بوو کە دەبەهۆی ئەوەی کە بەسەر پشتی بۆکسەکە پڕ بکرێتەوە مەترسی لەسەر شەقام نەبێت بەڵام گژمەکەی زۆر بوو بارودۆخی حکوومەتی شوا بوو کەوا نەماتوانی پرۆژەکە ئەنجام دەین و موافقەمان بۆ نەهاتەوە بەڕاستی لە ئێستادا چەند مانگێک پێش ئێستاش دیسان دەرخستەیەکمان کرد دەرخستەیەکی کە کەممان کردبووە تەنها بۆ بەرگەیەک یان بۆ چەند مەترێک لەو شوێنە تاکە ئەو شوێنی کە مەترسی لەسەر بۆ ڕووخان ڕوونەدات بەڵام دیسان هەر بەرزمان کردەوە لە ڕێی پارێزگار لە ڕێی وەزارەت و لە ڕێی قامت ئیتر موافقەی نەهاتەوە پارەکە و زۆریشمان هەوڵدا لە ڕێی بەڵێندەرەکانی ئەگەر بتوان بە قێز یان بە هەر زۆرێک بتوانین بکەین بەڵام لەبەرەوەی شتێکمان لەدەست نەبوو کە وعد بە بەڵێندەرەکان بدەین نەماتوانی کارێک ئەنجام بدەین و ئێستاش لە نوێ دەرخستەی نوێمان دروست کردووە بۆ هەمان شوێن و دیسان داوامان کردوێتەوە جا ئەگەر ئینشاءالله موافقەی پارەکە بێتەوە ئیشەکە دەکرێت